هەموو ئۆرگانەکانی لەشمان گرنگن و بەیەکەوەش سیستمێکی تەواوکاری دروست دەکەن تا بتوانن تەندروستی جەستەمان بە ڕێکوپێکی بهێڵنەوە. زۆر جاریش کە کێشەیەک لە سیستمێک یان ئۆرگانێکی تر دروست دەبێ، ئۆرگانێکی تر یان یەکێک لە سیستمە گرنگەکان تووشی کێشە دەبن. ئەویش کە دەمانوێت ئەم ڕۆباسی لێوە بکەین سستبوونی گورچیلەکانمانە کە هەندێک جار لە ئەنجامی نەخۆشیەکی تر بۆ نمونە بەرزبوونەوەی ڕێژەی شەکر لە خوێندا دەبێتە هۆی ئەوەی کە گورچیلەکانمان پەکیان بکەوێ وەکو پێویست کارەکانیان نەکەن. ئەم ئەڵلقەی ئەم جارەمان تایبەت کردووە بە نەخۆشی سستبوونی گورچیلە و باس لە شوشتنی گورچیلەکان دەکەین، بەڵام لە شاری سۆرانی لەگەڵمان بێنەوە. هەندێک جار هاوڵاتیان پرسیار دەربارەی ئەوە دەکەن کە چۆن نەخۆشیێکی وەکو شەکرە یان بەرزبوونەوەی فشاری خوێن دەبێتە هۆی ئەوەی کە زیان بە ئۆرگانەکانی تری دەرەوەی سوڕی خوێن بگەێنن. وەڵامەکەی زۆر بە سادەیی دەکرێت ئەوە بێت کە بەڵێ بەرزی ڕێژەی شەکر یان پاڵەپەستۆی خوێن دەبێتە هۆی تێکچوون لە بڕی ئەو خوێنەی کە دەگاتە ئۆرگانەکانی تری لەش. نمونەی ئەم حاڵەتەش پەککەوتن یان سستبوونی گورچیلەکانە. کاتێک لە ئەنجامی بەرزی فشاری خوێنەوە دەمارەکانی خوێنی گورچیلە زەرمەند دەبن و بڕی ئەو خوێنە پێویستە ناگاتە گورچیلەکان، لە ئەنجامدا کاری ئەم ئەندامە گرنگەی لەش تێک دەچێت کە ئەمەش دەبێتە هۆی ئەوەی ڕێژەیەکی زۆر لە ئاو و پاشەڕۆ لە لەشدا کۆ ببێتەوە و بارێکی قورس بخاتە سەر دڵ و سیەکان و ئاوسانێک لە لەشدا دروست بکات. بۆ ئەوی لەم حاڵەتە و ڕێگاکانی چارەسەر تێبگەین باسی شوشتنی گورچیلە دەکەین. محەممەد جوجووی تەمەن 58 ساڵ گیرۆدەی سستبوونی گورچیلەکانێتی. پێشتر جگە لە پێشمەرگایەتی سەرقاڵی کارێکی تر بوو کە بەهۆیەوە بژێوی ژیانی خێزانەکەی دابین دەکرد. بەڵام پاش پەککەوتنی گورچیلەکانی ئێستا نەک ناتوانێت کار بکات، خێزانەکەی خستۆتە بارێکی نالەبارەوە. کاک محەممەد پێشەوەی ینی نەخۆشکەوی چی ئیشت دەکرد؟ ساقانەمە بوو ینی ئیشی خۆت دەکرد؟ بەڵێ. چەند دەبی ینی ئەوها کلیەکان پێشمەرگە بووی؟ بەڵێ. ئەی چەند دەبی کلیەکانت ئەوها زەعیف بووینە باش ئیش ناکەن؟ ساڵێک دەبیتر هاتوچۆی سەنتەری دەکەی لە بۆ غەسلی؟ غەسلی. چت لێ دێ لە وەختەی کە دەزانی ینی پێویستت بە غەسلی؟ ناتوانم ئێرە هۆدەری بووم یەک قەتەویست ناتوانم. پێشەوەی کە کلیەت ئەوهای لێبێ مشکلەی ترت هەبوو نەخۆشی؟ ناوەڵی بەس ئەوەم هەبوو ناوی نەخۆشی دڵم بوو. نەخۆشیەکەی دڵی ینی وای لێکرد کلیەی ئازێدەدا؟ نەخۆشی دڵی هەبوو ئەمە 3 سال هاتو چ دکتۆر ئاسۆ کتابم چاکە لە وەزارەتی قەول بووە حەمەلیاتی لێ بکەین. حەمەلیاتی لێ بکەین وڵا فەحسەکان گوتی کلێ زۆر زەحیفن ئەو تووشی نەخۆشی عەمەلیاتی دڵی لە بۆ لەبەر کلیەی نەتانتان لاخشم لێ بووە. قەسەڵی لۆ کرد و گوتی فەتح و سەدریشی لۆ دەکەین ئیشەڵە تا دەبێ ئەویش قەول دکتۆر ئاسۆ بەخۆی لۆی بکە. لە وەزارەتی کتابم لۆ چاک کرد و برمە سەنتەری دڵ قەول بۆ ئەو لۆی بکەن گوتی کلیەکانی زەحیفن ئەمە هیچ نەتوانین دەستکاری بکەین کی لە بەنجەکەی هەشار نابیتەوە. ئەدی ئێستا هەفتەی چەند جار غەسلی لە بۆ دەکرێت؟ ینی 2 جار دەیبەن و دەیهێننەوە؟ بەڵێ ئارێ وەڵا سێ بت لە خوێنی شمێشتا نەبوویتە 2 هەفتەی لەم تێکردا خوێنی شیکم دەکاتن. ئەی چەند سەعاتی پێچێت ئەو 3 سەعات خەسلی 3 سەعاتیان. لە پاش ئەوە کە دێتەوە ماڵێ ینی خواردن و شتی هیچ ناخوا تاو لەرزی دەگریتن ئارەقەی دەکاتن مەحنەی بێهێز دەبیتن زۆر زۆر بێهێز. چەند وا ئەمێنێتەوە پاشتر باشە بێت؟ هەتا ڕۆژێ پاشترە هەر زەین و چتی زۆر دەشێوێتن. وای ئەوە لەبەرەوەی ئەو خوێنە هەمووی لە لەشی دێتە دەرەوە دەچێتە ناو جیهازەکە و فلتەر دەکرێت و خاوێن دەکرێتەوە لەبەر ئەوە لێک. ئەی لە ماڵەوە خواردن و شتی فەرقی هەیە لەگەڵ ئەنگۆ یان هەر ئۆچینگۆ چ دەکەن؟ ئەخنانی دەبیت چی دەدەنێ ئەنگۆ خواردن و شتی؟ وەڵاهی ئەگەر دوسێ پارە پیتەک سنجی لۆ بکرینم یاخنای دوسێ پارە برنجی هەر ناخواتن هیواتی نان و ماستان هەر دەرە نان و ماستم بدەنێ
لە ئاوی سارد و تشتی ترش دەرێ بمدەنێ ئەو تشتانە ئەو تشتانش هەر زەرەری لۆ خۆیتی نەخۆ ینی ئاو دەخوات ئاو دەخۆیەوە زۆر عەزم لای ئەی پێت ناڵێن مەخۆرەوە دکتۆر دەرێ خراپە هەموو 3 کیلۆ زیاد دەکاتن جا خۆی باشتر وایە ئەو لە بینی غەسلێک و شوشتنێک و شوشتنێکی تر باشتر وایە لە کیلۆیەک زیاتر زیاد نەکەی وانە خردا 3 کیلۆ دونیەکە نەبی کیلۆیەک و 600 ئەوە کردبوو نەخۆ خردا 3 کیلۆی زیاد دەکاتن قەت بووە ئەگەر فترەیەک نەچیتە ئەو غەسلەکە ینی حس بکەی خەلبت ناخۆشترە ینی ئیسفادەی لێ دەکەی وڵا نەچی تێک دەچیتن ئەرێ وڵا هەفتێک مشتی ئارۆز بوو قسەی دەکردە بەرەخۆ زۆر زۆر تێک دەچوو ئەگەر نەچ بە دکتۆر گوتی لێوی بێتن تێک دەچیتن ئەگەر نەچیتن زۆر باشە ئەو غەسلەوا دەکات ژیانی تۆ بە تا ڕادەیەک وەک کەسێکی ئاسایی لێ بکاتەوە تەمان خۆی ئینشەڵا باشتر تەمان خۆی لە نەخۆشخانەی ئاشتی لە سۆران یەکەی گورچیلەی دەستکرد هەیە ئەم یەکەیە ئەو شوێنەیە کە محەممەد و دەیانی تری وەک ئەو بەلایانی کەمەوە دەبێت هەفتانە 2 هەتا 3 جار بۆ شوشتنی گورچیلەکانیان سەردانی بکەن. کردداری شوشتنی گورچیلە چەند کاتژمێرێکی دەوێت. خوێنی نەخۆشەکە بە ناو ئامێرەکەدا دەڕوات و سەرجەم ئەو پاشە ڕۆیانەی لێ دەردەهێنرێت کە گورچیلەی ئاسایی بەردەوام دەیان پاڵێوێت. دکتۆر سەمیر ئۆستا پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی گورچیلەیە چاودێری کەسانی وەکو محەممەد دەکات. باز لە حاڵەتەکەی محەممەد و بڕی ئەو دەرمان و پێداویستیانە دەکات کە لە شوشتنی هەر گورچیلەیەکدا پێویستە. کاک محەممەد جیتۆ یەکەکە لە نەخۆشە بە ڕێزەکانمان کە هەفتەی 2 جار دێتە بەشی گورچیلە لە نەخۆشخانەی ئاشتی بۆ شوشتنی گورچیلەکەی. شوشتنی گورچیلەکەی هەفتەی 2 جارە هەرجارێت 4 سەعات کە کاک محەممەد پێش زیاتر لە 3 ساڵی فشاری خوێنی بەرز بوو ئەو زەختەی کە چەند ساڵە هەیتی وای کردووە کە گورچیلەکەی زۆر سزبی کە ئێستا 110 کەمتر ئیش دەکا کە لێرکوانە ئەمە لە بەشی گورچیلە هەموو مانگێک سەرە مانگ جارێک فەحسی خوێنی لۆ دەکەین کە بزانین گورچیلە و ئیشکردنی گورچیلە و بەشەکانی تری دەرەجەی خوێنی ئەوانەی چۆنە کە لەو فەحسەشدا دەیبینین کریاتینین ئێستا 6.7 میلیگرام پێر دیسیلیترە کە ئەو ئەمەداینە ناو هاوکێشەی کە پێمان دەرێت گورچیلەی چەند ئیش دەکا کەی کاک محەممەدی 110 کەمتر ئیش دەکا کە ئەو وای کردێک کە پێویست بیتن کە هەموو هەفتانە 2 جار بێتن کە لە مستەقبەلیش بۆی زیاد دەکەینە 3 جار. تاکو بەدیلیش بکات لە بۆ شوشتنی لە بۆ کاری گورچیلەکەی. هەروە کاک محەممەد مشکلێکی تریشەیە کە خوێنی زۆر کەم دەبی کە خینەکەی ئێستا 47%ە لۆیە کاک محەممەد پێویستی هەیە کە هەفتەی 3 جار دەرزی بن پیستی وەگریتن هەروها دەرزیەکی ترشی دەدەینە بەناوی ڤینۆفیر کەویش تەعویزی مادەی ئاسن دەکاتن تاکو خینەکەی بەرز بیتەوە وەکو یارمەتی بداتن کە ئەو نەخۆشانە زۆر لەشیان لاواز دەبیتن یەک لە سەبەبەکان ڤیتامین دی کەمە سەبەبەکی تریش خوێنی کەمە کە هەردووچی لە کاک محەممەدیدا هەیە. دەربارەی هۆکارەکانی سزبوون یان پەککەوتنی گورچیلە دکتۆر سەمیر قسەمان بۆ دەکات. سۆرجان سزبوونی گورچیلەکان چییە لە چیۆ دروست دەبێ و وای لێکا و کەسە پێویستی بووە پێ بخرێتە سەر ئەو جیهازەی کە پێوترێ بۆ شوشتنی گورچیلەوە کاردەهێنرێت. لە خۆی لە سستی گورچیلە یەکەم ئەمە 2 جۆرمان هەیە لە ناکاو کە پێی دەرێن ئەکیوت کینێنجریان درێژخایەن کە ئەوەی درێژخایەنەکەی 3 مانگ زیاترە کە گورچیلەکەی سزد بووە کە ئەمە پێی دەرێن بە نەخۆشەکەی 160 کەمتر گورچیلەکە دیش دەکا یانەگە 160 زیاتر بی بەڵام شتێکی تری هەیە لە گورچیلەی بۆ نمونە خوێن یان پرۆتین لە ناومیزی فرێدەدا هۆکاری گەلێک زۆرە سستی گورچیلە لۆ نمونە لە هەموو جیهان لە کوردستانی خۆشوان 2 هۆکار کە هەرە سەرچیە فشاری خوێنە بەرزی پاڵەپەستۆ خوێن هەروەهاش سوکەری نەخۆشی شەکرەش ئەو 2 سەبەبی ڕئیسینە لە بۆ سستی گورچیلە. بەڵام هۆکاری تریشمان هەیە وەکو نەخۆشی پرۆستات کە ڕێی میزەکەی دەگری یان بەرد کە ڕێی میزەکەی دەگریتن کەوا دەکات گورچیلەکە سزبی هەندێک سەبەبی تریشمان هەیە لۆ نمونە با بڵێن منداڵ هەیە میزی دەگەڕێتەوە لە میزدانی بۆ گورچیلەکەی یان یەکێک هەیە سلی هەیە واتە نەخۆشی
پێنسیلی هەیە لە گورچیلەکەی دەدا ئەوە نەشمان یعنی توشبوونەکەی گەشتۆتەوەی کە گورچیلەکانی تووشی ئەو نەخۆشیە بێ و وای لێگا کە گورچیلەکەی لە کۆتاییە تێکچێت. بەڵێ یەک هۆکاری تریش هەیە کە گرینگە ئەویش پێی دەرێن کۆنجینیتال دیزیز بابرێن بۆ ماوەیە لە دایکیان لە باوکی لۆیان دەبینێتەوە هەیە کە منداڵ دەبی گورچیلەکانی گچکەنە یان هەیە لە هەردوو گورچیلەکانی ئەکیاس هەیە کیسیان گەلێک زۆرە ئەوەش یەکێکە لە هۆکارەکان کە دەبتە سستی گورچیلە. ئەو کەسانی کە گورچیلیان سستە بێ هەست بە چیەکەن؟ ئایا بە چ شێوەیەک ئەوانە ئەتوانن زووتر پێی بزانن پێشەوەی گورچیلەکانیان بگاتە حاڵەتێک کە چاکبوونەوەی زەحمەت بێ و پێویستیان بە نەشتەرگەری و شتی داهاتووی زیاتر بێت؟ ئەوە یەکەکە لە شتە هەرە گرینگەکان کە بە هەموو نەخۆشەکان کە سەردارمان دەکەن پێیان دەرێن زۆر جار هەیە سەتانۆهەتی گورچیلەکە لە ئیشی ڕاوستایە نەخۆشەکەش هیچ نیشانەی نییە لۆیە زۆر گرینگە خاستن ئەوانەی فشاری خوێنیان بەرزە یان نەخۆشی شەکریان هەیە ئێمە لێرکوانە لە نەخۆشخانەی ئاشتی و لە بەشی گورچیلە فحوساتیان بۆ دەکەین تاقیکردنیان لۆ دەکەین کە بزانین گورچیلەکان سەتا چەند ئیش دەکات چونکە شەرنی لە نەخۆشەکە بێتن بەڕشانەوە بێ یان بە بێتاقەتی بێ زۆر جارەیە هیچ نیشانە چی نییە یان ئەمە لەوانەیە بە سۆنەر شتەکەی کەشف بکەین کە گورچیلەکانی گچکەیە نەخۆشەکە هەر ئاگاشی لێ نییە نیشانەشی لێ بەدە نەکەتە لۆیە ساڵێ جارێک یان دوو جار نەخۆش سەردارمان کە خاستن درێژخانەکان لە بۆ خۆیان یعنی ئەوانەی کە نەخۆشی بەرزی فشاری خوێنی و پاڵپەستوی خوێنیان هەیەیان تووشی نەخۆشی شەکرە بوون ئەوانە زیاتر جێی گرنگجین کە ئێوە بەردەوامەتانێ پشکنینیان بۆ بکەن بۆ دڵنیا بنەوە کە گورچیلەکانیان کێشەیەکیان بەزەبەت خاستن لە نەخۆشی شەکرە لە هەردوو جۆری بە جۆری یەکەم چکۆ لە مناڵیەوە دەگرن ئەوان زۆر احتیمالی زیاتریشیان هەیە لۆیە ئەوە لە هەر نەک لە کوردستانمانەوەی باس کرد لە هەموو جیهان ئەوە دوو سەبەبی هەرە ڕئیسی لە بۆ سستی گورچیلە. سەبارەت بۆ ئامریکا ئێوە لە بەشەکەی خۆتان لە بەشی گورچیلەی دەست کرد بۆ شوشتنی گورچیلەی نەخۆشەکان بەکاری دێنن تا چەند ئەم ئامێرانە لەم نەخۆشخانەیە بەردەستە و ئایا بەشی ئەو هاوڵاتیانە دەکات کە لە قەزا و ناحیەکانی دەوروبەری دیانەوە خەڵک لە سۆرانەوە دێن سەردانیەکەن؟ بەڵێ لێرکوانەوە لە سۆران شوشتنی گورچیلە کە ساڵی 2014 یەکەم شوشتنی لێ ئەنجام درا بەڵام لە 2016 سنتەرێکی تایبەت لەناو ئاشتی کراوە بە ئامێری یەکجار پێشکەوتوو کە لە بۆ نەخۆشەکان ئەنجام دەدرێ کە نەک تەنها بۆ سۆران نەخۆشمان هەیە لە ڕواندز لە خەلیفان لە بارزان لە مێرگە سوور دەوروبەری نەک بە سۆران دەوروبەری سۆرانیشمان دێ بەڵام ئەوە دەستنیشانکردنی ئەو نەخۆشیە چونکە ئێمە ئێستا زیاتر پشکنین دەکەین ڕۆژ بە ڕۆژ نەخۆشمان زیاتر دەبی ئەگەر ئێستا نزیکەی 30 نەخۆشمان هەیە بەس لەوانەیە پاژماوەشێتی لەبەر ئەوەی دەستنیشانکردنی نزیکمان دەستنیشان دەکەین لۆیە زۆر پێویستمان بە جیهازی زیاتریش دەبی بەڵام لە کاتی ئێستا نەک سۆران دەوروبەریش ئێمە یعنی نەخۆشمان هەیە. دکتۆر جان چەند جۆر شوشتنی گورچیلە هەیە بۆ ئامریکا بەکاردێنرێ جیاوازی هەیە لەگەڵ جۆرەکانی تر یان لە چ حاڵەتێک ئەو بڕیار دەدەن کام جۆرەیانی بۆ بەکاربێنن؟ بەڵێ ئەمە خۆی دوو جۆر شوشتنی گورچیلەمان هەیە یەکیان پێدەی پریتۆنیۆل دایالسیس کە لە ڕێگای زگەوە دەکرێت ئەوی تریان کە هیمۆدایالسیسە ئەویش لە ڕێگای ئەو ئامێرانە کە لێرکوانە هەیتیوان دەکرێتن هەریەکە ئیجابیات و سلبیاتی خۆی هەیە ئەو دوو شوشتنە بەس هیمۆدایالسەکە کەوا شوشتنە لە ڕێگای خوێن ئەوە لێرکوانە زۆر بەکردار زۆر یعنی عملیە کە لە نەخۆشەکان ئەنجام دەدەین بەڵام لە چ کاتێک ئەومە ئەو شوشتنەی لۆ ئەنجام دەدەین لۆ نەخۆشەکان کاتێک کە گەیشتە مەرحەلەی پێنجەمی سستی گورچیلە کە دەڵێن مەرحەلەی پێنجەم واتەش گورچیلەکەی 115 کەمتر ئیش دەکات هەنجی لەگەڵ نەخۆش هەموو جۆرەکانی شوشتنی باز دەکەین هەروە هەندێک نەخۆش هەیە یعنی دەخوانین بیکەین بە لۆچاندنی گورچیلە یعنی هەیە نەخۆش هەیە پێش ئەوەی بگاتە شوشتنی گورچیلە ئامادەکاری لۆ دەکرێت لە بۆ چاندنی گورچیلە. بوونی ئەم جۆرە سنتەرە لە سۆران بارگرانیەکی زۆری لەسەر شانی هاوڵاتیانی ئەم دەڤەرە کەم کردوتەوە. سرە ڕایبوونی کەم و کوڕیەکان پزیشک و کارمەندانی ئێرە بەو پەڕی هەستکردن بە بەرپرسیارەتیەوە کار دەکەن. ئازاد بەرپرسی ئەم یەکەیە باس لە چۆنێتی گرنگیدان بە نەخۆشەکانی ئێرە دەکات.
بۆ یەکەم جار بەشی شتنی گورچیلە لە سولان لە ساڵی 2012 کراتەوە کە پێشتر ئەو بینا نەبوو یعنی بینایەکە جیاواز بوو بەسەوە تقریبا 2 ساڵە هاتینە ئێرە کاراسانیەکی زۆر بوو کرایە تقریبا نەخۆشمان هەبوو لە چوومان لە مێرگەسوول لە بارزان لە ڕوان دەست دەبیت لە بۆ غەسلکلیە هەموو جار مەجبور بوون ڕۆژانە هەفتیانە 3 ڕۆژ بچم بۆ هەولێر بەس الحەمدولە پاش کرایەوە ئێستا ئەو ئەرکوماندیبوونەی ناکشنە کارەسانیەکی زوو بکرایە یعنی ئەمە ئێستا نەخۆشمان هەیە بوو نمونە لە مێرگەسوور 3 ڕۆژ لێرە غەسلی دەکەن نەخۆشەکان دیار نینە یعنی حەساب خشتەیە ئەمە احتمالە بگۆڕدرێتن لە ماوە یعنی نەخۆش هەیە بوو نمونە لە مانگانە احتمالە ئەمە 20-25 هەتا 35 نەخۆشمان هەبیت هەندێک دەچن زەرعی کلیەی دەکەن هەندێک ڕەحمدە خۆی گەورە سەلامەتی بوونت پێویست بە غەسلی ناگات هەندێک ئەمری خۆی دەکەن یعنی نەخۆشەکان دیار نییە بەس حەساب خشتە ئەمە ڕۆژانە بەخۆمان 11 هەتا 12 جیهازمان هەیە نەخۆش ڕۆژانە احتمالە هەتا 10 هەتا 15 نەخۆش غەسل بۆ بکرێتن لێرانە بەس هەموو ڕۆژێک جگە لە جمعان حتا ئەگە احتمالە حاڵەتەواری هەبی لە جمعان لە ئێواران شیفتات هەیە یعنی دیار نییە ژمارەی نەخۆشەکان هەر نەخۆشێکی غەسل دەکرێت سێتێکی نوێ دادەنرێتن یعنی ئەگەر ئێستا بوو نمونە ئەو نەخۆشە خلاص بۆ ئەو سترە بە ئەم دێتە گورتنن و سێتێکی نوێ دادەنرێت لە پاش خلاصبوونی 3 ساعت نەخۆشەکە تاقیمێک وەردەگرێتن جیهازەکە بە ئام یعنی تاقیمێکی ئەو جیهازە نوێ بووتەوە حاضر و ئامادەی بوو نەخۆشێکی تر ئێرە گواستنەوەی وایرۆسات غرفەکمان هەیە هەردووک وایرۆسی تێدا جووری بی و جووری سی بەس لێرە الحەمدولە شکر ئێستافەکان زۆر ماندینە و یعنی ئێستا من دێم ئەو نەخۆشەی دادەنێم کەفەکێ تایبەت یەک جار زیاتر ناتوانانی لە دەستکەی ماسک جلی کارمەندان هەتا ڕووپوش لەسەر ئەو جلانەی لەبەر دەکەن ئەوجا لە بوو نەخۆشی غەسلی دەکەن ئەو کەسانی کە شوشتنی گورچیلەیان بۆ ئەنجام دەدرێت پێویستیان بە ڕێنمایی تایبەت هەیە و دەبێت کە سوکارەکانیان هاوکار بن ئەمە وای کردووە کە چەند بیرۆکەی هەڵە لە کۆمەڵگا دەربارەی گورچیلەی دەستکرد دروست ببن دکتۆر سەمیر باس لە هۆکاری ئەم بیرکردنەوە هەڵانە دەکات دکتۆر جان زۆر جار لەناو کۆمەڵگەی ئێمە ئەوەمان گوێ لێ دەبێت ئەو کەسانەی کە دێن بۆ شوشتنی گورچیلەکانیان بۆ دایالەسیس گەیشتونەتە قۆناغێک کە زۆر زەرری لێداوە یان نەتوانین بڵین 100% گورچیلەکانی کاری خۆی لەدەستداوە پاشان دەهێنرێن لە بۆ شوشتن ئایا پێدوانییە کە ئەم بیرۆکەیەی کە لەناو کۆمەڵگای ئێمە هەیە دەڵێن ئەگەر هاتوو ئێمە زوو نەخۆشەکەمان بەرین بۆ شوشتنی گورچیلە زووتر ژیانی ئەکەوێتە مەترسیە و زووتر کۆتایی بە ژیانیت لەسەر ئەوواڵی چی تۆ ئەو پرسیارکی زۆر گرنگ بۆ چونکە زۆر جار لە ناو نەخۆشەکان کە دێن لە ڕاوێژکاریەکان باسی ئەو خاڵە دەکەن کەوا دەرێنەکەمە دەست بە شوشتنی گورچیلە بکەین یعنی نەخۆشێک ناسیارمان بووە ئەوەی کردیە وفاتی کردو یان شتێکی بەساتیا ئەو بیرۆکەیە یعنی بە تەواوی هەڵەیە چونکە ئەسڵەن ئەوانەی کە شوشتنی گورچیلەیان دەکرێت ئەسڵەن دەبێت پێشوەخت ئامادە بکرێن لە وڵاتانی پێشکەوتوو وەکو بەریتانیا و ئەڵمانیاوانە کە گورچیلە 120 ئیش دەکات پێشەوەی بگاتە مەرحەلەی ئەخیری نەخۆشی ئامادە دەکەن لە ڕاوێژکاریە کە پێی دەرێت لۆ کلیرەنس کلینیک کە ڕاوێژکاریەکە تایبەتە بەو نەخۆشخانێک کە پێشەوەی بگەنە ئەو بەشەیەکەوە گورچیلەکان بە خراپی لە سز بکەویتن ئامادەی دەکەن ئەو جاییتر لە بۆ غەسلی کلیەبی یان لە بۆ چاندنی گورچیلەبی بە شێوە ئامادەی دەکەن کەواتە باشترە چەندی زووتر ئامادە بکرێ و پێشوەختە پێشەوەی تەواو گورچیلەکەی لەدەست بدە ڕێنمایەکانی پزیشک و ئیتر ئەگەر بە شوشتنی گورچیلەکەی بەیان بە ئامادەکردنی بێت جێبەجێ بکات باڵێ هەروەکو جەنابشت گوتێت چونکە بێزگە لە شوشتنی گورچیلە ئەمە پێیان دەرێن لەو منەوانەی فشاری خوێنیان بەرزە یان نەخۆشی شەکریان هەیە یان بەردیان هەیە لە گورچیلە یان مەسا ئەکیاسیان هەیە کیسیان هەیە لە گورچیلەکان ئەوانە هەریەکە و ڕێنمایی تایبەتی خۆی هەیە لەو نمونەیەکە ئەگەر فشاری خوێنەکەی زەبەتکەین لە بیدایەتەوە یان شەکرەکەی زیاتر کۆنتترۆلکەین لە باتی پاش 2 ساڵی گورچیلەکەی زایبی لەوانەیە بکرێتە 4 ساڵ
کەەوە خەتوەکی یەکزامیەوە شتەشی دیش دەمەوێت باسی بکەم لێرە کە زۆر گرینگە ئەویش خواردن و خواردنەوەیە کە لەوێن دەرە پێش ئەوەی نەخۆش بگاتە ئەو مەرحەلەی حاضر دەکرێت کە چ خواردنەک کەم کاتەوە چ خواردنەک زیاد کە بە شێوەیە کە لەگەڵ نەخۆشەکەی بگەنجێ بە تایبەتی بۆ ئەوانی کە نەخۆشیەکان بەردەوام و بەردەوام زەرر لە گورچیلەکانی دن کە ئەگەری ئەوەی هەیە لە پاشە ڕۆژە گورچیلەکانیان بە تەواوەتی بوەستێ بەڵێ لۆ نمونە زەختیان هەیە پێیان دەرێن کە چ خوانێک کەمکەن چ خوانێک زیادکەن بەو شێوەیە ئەو کەسانی کە دێنە ئێرە یان لە هەر نەخۆشخانێکی تری کوردستان بێ کە گورچیلیان بۆ دەشوێرێت یان بڵین دێنە گورچیلەی دەستکرد و لەسەر و ئامێرانە دەبن چ جۆرە شێوازێکی ژیان دەبێت جێبەجێ بکەن ئایا شێوازی ژیانی ئەوان جیاوازی نییە لەگەڵ کەسێک کە ئەو کێشەی نەبێ بە تایبەتی باس لەوە دەکرێت ئەو کەسانی کە سەردانی گورچیلەی دەستکردەکەن نابێ ئاوی زۆر بخۆنەوە بەڵێ ئەوەش سوالێکی یەکزاگرینگە چووکە ئەوانە کە گورچیلیان سزد بووە بەرەبەرە میزیشیان کەم دەبیتن ئەوە ژوا دەکاتن ئاو لە شیان کۆبتەوە لێ ئەمە زۆر ڕێنماییان دەدەین کە ئاو کەم بخۆنەوە هەروەها کە لە بەریتانیاش بووین پێشتر ئەمە نەخۆشەکانمان وا فێر دەکردن کە سەهۆڵ یان بەفر بە گچکە بمژن دەویان یعنی بابرێن هەتاکو تینیەتیان بشکێ پێویستیان بە کەمتر بە ئاو بێ کەمتر بە ئاوبی ئەوە یە خاڵەکی دیپیان دەرێن خێکم بخۆن لە خواردنیشتوێنەت بەس لە بۆ زەختەکەی چکوانەی خێی زۆر دەخۆن زیاتریش تینیان دەبی یعنی وا دەکاتن نەفەرەکە ئاویش کەمتر بخۆن هەرکێکی زیاتریش خاتە سەر گورچیلەکانی کە لەوانەیە ئازێتی و بێزگەلەوەی ئەمە دائیمە نەسیحەتیان دەکەن 1 کیلۆ 2 کیلۆ زیاتر زیاد نەکەن لە غەسلێک لە بە غەسلێکی ئەوانەی 3 کیلۆ 4 کیلۆ زیاد دەکەن ئاوی زۆر دەخۆن ئەو مەشاکلانیان هەیە زۆر مشکلەمان دەبێت لە کاتی کارمەندانی تەندروستی لێتوانە لە جیهاز ڕەبتیان دەکەن تووشی شێوەهای عنی مەشاکل ئاڵۆزی تر دەبن بەڵێ زۆر باشە ئەوانەی کە بڵین گورچیلەی سەردانی گورچیلەی دەستکردەکەن و بە هەمان شێوە شوشتنی گورچیلە بۆیان ئەنجام دەدرێ پێشگە لە ئەوەی کە لە خواردن وەکو باسی کرد جیاوازیان هەیە لە ڕووی توشببوونیان بە نەخۆشی ترەوە تا چەند معڕاسترن ئەبێت چی بکەن بۆی کە ڕێژەی توشبوون بە نەخۆشیەکانی تر کەم بکەنەوە بەڵێت ئەوەش پرسیارێکی گرینگە چونکە خەرێک یعنی هەندێک کەس وا هەست دەکات بابرێن بەس گورچیلە پەیوەندی هەیە بە میسک و شتیە ئەو هاو خاوێنکردنەوەی لەش لە تۆکسینەکان بەڵام تەنها ئەو شتە نییە بەڵکو ڤیتامین دی دروستبوونی ڤیتامین دی پێویستی بە جەرگ و گورچیلە هەیە خوێنیان کەم دەبی چونکە لێ ئەمە کاتی ئەوانە لە خۆشخانی سەر جیهازی گورچیلەنە ئەمە دەرزی تایبەتیان دەدەینێ لە بن پیست و هەروەها دەرزی ئاسن و ئاسنیشیان دەدەینێ تاکو خینەکانیان زیادکە کەواتە گورچیلە هەر ئیشی ئەوەندە نییە بەڵکو هەنی سەرجەم فرمانەکانی گورچیلە تێگەچێ بەڵێ لە هەتاکو هێسکیش لێ هەردوو مانگ جارێک کالیسیۆم و فۆسفێت و PTH کەوانە تایبەتن بە نەخۆشیەکانی هێسک و هۆرمۆنی پاراتایرۆید ئەوانیان لۆ دەکەین تاکو بزانین حەبەکان بەپی ئەو شێوە زیادکەین چکە زۆر لەو نەخۆشانە هەتا هێسک و پشت و زیانیان زۆر دێشی کەواتە گورچیلە تەنها ئەو بەشت بچووکەنیەکەوە هەندێک کەس لێک دەداتەوە بەڵکو زۆر زیاترە کەواتە ئەمە وایان لێ دەکا لە ئەنجامی تێکچوونی ئەو فرمانانی گورچیلە بەرگری لە شیشان بێتە خوارەوە و معڕزم بۆ ئەوی کە تووشی نەخۆشیە ڤایرۆسی و بەکتریاکان بلەن چاو خەڵکی تر باڵێ هەتاکو بە نەعاشیان کەمتر دەبی ئەوانش کە زۆر گرینگە ماوە احتیمال تاقی شتیان لۆ دەکەنەوە فحوسات شتیوە کامل تاکو دڵنیا دی لە ماڵەوە ئایا جیا بکرێنەوە یان هەر ئاسایی تێکەڵی هەموو کەسێک من پاش ئەنجامدانی شوشتنی گورچیلە بەڵێ ئەوانە چکاوانە هەفتەی سێجا دێنە ئێرە ژیانێکی لە ماڵەوە ژیانێکی ئاساییان دەبی لەگە ماڵی خۆیان دەژی ئەوە نەخۆشیێک نییە مەسەن لە یەکێکی بگوازرێتەوە یەکێکی ئەو ئەزیەتەی دەخۆن چکە سێجار لە هەموو هەفتەی سێجا دێن هەرزاری 4 ساعت شتەکان لۆ دەکرێت بەڵام لە ماڵی بە شێوەیەکی ئاسایی دەژی. کردداری شوشتنی گورچیلە کردارێکی ئاڵۆزە چەندین پێداویستی و شلەی تایبەت دەبێت ئامادەکرابێت هەروەها نەخۆشەکان پاش ئەنجامدانی شوشتنی گورچیلە پێویستیان بە چەند جۆرە دەرمانێک هەیە بۆ ئەوەی فرمانەکانی تری گورچیلە ڕێک بخاتەوە چونکە گورچیلە جگە لە پاڵاوتنی خوێن چەند فرمانێکی تری گرنگی هەیە یەکێک لەوانە دروستکردنی خوێنە لە کاتی پێویستە ئەو هۆرمۆنەی کە لە گورچیلە دروست دەکرێت زانیاری تەواو دەداتە خانەکانی تری لەش بۆ دروستکردنی خوێن کاتێک کە نەخۆشێک
تووشی سستبوونی گورچیلە دەبێت تووشی کەم خوێنی دەبێت بۆیە پێویستی بە دەرمانی تایبەت هەیە تاوەکو هاوکاری بێت هەندێک جار ئەم دەرمانە لە نەخۆشخانەکان یان لە یەکەیەکی وەکو ئێرە بەدەست ناکەوێت ئەمەش بارگرانیەکی زیاتر دەخاتە سەر نەخۆش و کەس و کارەکەی پێشتر هاوڵاتیانی سۆران و دەوروبەری ئەگەر پێویستیان بە شوشتنی گورچیلە هەبوایە یان نەخۆشێکیان لە ماڵەوە هەبوایە کە گورچیلەکانی وەستاون یان سست بوون ئەبوایە هەفتانە دوسێ جار بڕۆنە هەولێر بۆ ئەنجامدانی پرۆسەی شوشتنی گورچیلە بەڵام ئێستا سنتەرێکی تایبەتی گورچیلەی دەستکرد لە ناو نەخۆشخانەی ئاشتی کراوەتەوە کەوا دەکا ئەو هاوڵاتیانەی کە پێویستیان بەو سنتەرە هەیە بە ئاسانی بێن چارەسەرەکانی خۆیان لێوەرگرن بەڵام لەگەڵ ئەمەشدا کەمی ژمارەی پزیشک و ژمارەی کارمەندەکانیان و هەروەها پێداویستی دەرمان بە تایبەتی ئەو دەرمانەی کە پێویستە ئەو نەخۆشەوەری بگرێت بۆ ئەوەی ڕێژەی خوێنی بە یەک جار نێتە خوارەوە ڕێژەی ئەم دەرمانە لێرەکەمە هیوادارین لایانی پەیوەندیدار زیاتر هاوکاریان بکە بۆی بتوانن خزمەتی زیاتر بکەن هەرشاد Thank you.